لە بەیانی 24ەوە بەیانیتان باش هیوادارم کە لەش ساغ و تەندروست من بەیانێکی دیکەیە ستافی بەرنامەی بەیانی 24 خۆی ئامادە کردووە بۆی کە جوانترین ڕۆژ لەگەڵ ئێوەیە دەست پێ بکات. دەمەوێت ئەمڕۆ زیاتر جەخت بخەمە سەر ئەو بابەتانی کە بابەتێکی ئەدەبی بن ئیتر هەر لە ئەو فستیڤاڵە ئەدەبیە بێت کە لە سلێمانی بەڕێوە چووە یاخود باسی کتێب خوێندنەوە بکەین و کاریگەریەکانی لەسەر منداڵان زیاتر دەمانێت فەرهەنگ و کولتوری کتێب خوێندنەوە لە ناو خێزانە کوردیەکان بزانین بە چ شێوێکە بەتایبەت بۆ مناڵان با بزانین ئایا لە ڕووی کتێبە ئەو کتێبانی کە پێیوەستن بە مناڵەوە یاخود بۆ مناڵ دەنووسرێن کتێبخانەی کوردی لەکوێدایە لە چه ئاستێکایە جگە لەوانە دەشزانین کە کەش و هەوا زۆر سارد بوو و ئەم کەشە ساردەی کە هەبوو ئەو بەفربارینە چیاکانی گرتەوە و لە ئەنجامیشە ئەبێتە هۆی ئەوەی کە پەلەوەرەکان ئاژەڵەکان برسی بن ئەشزانن کە ئێمەی کورد چەندە خەمی خۆمانمان بێت و نەش خەمی ئەو باڵندە و ئەو تەیر و چۆنەڵێت ئەو پەلەوەرانن کە لە کەژ و کێوەکانە هەن سەبارەت بۆش قساکەین کە خەڵک دانەوێڵەی بۆوانە بردووە لە کەژ و کێوەکان اینجا حەزەکەم بەم بابەتە دەست پێ بکەم کە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە بەغدا زۆرینەی ئاهەنگی هۆڵە داخراوەکان و ئاهەنگەکانی ناو شاری یاریەکان کە تایبەت بوون بە شەوی سەری ساڵ هەوەشێنرابنەتەوە. ئەمەش لە دوای ئەوە دێت کە گۆرانی بێژی بە ناوبانگی میسری محەممەد ڕەمەزان بە ئامادەبوونی 20,000 هەواداری کۆنسرتێکی گەورەی ڕێخست و بە جوڵەکانی سەرستەیجی ئەو هونەرمەندە بێگومان شیعە مەزهەبەکانی تووڕە کرد. بۆیە ژمارەیەک مامۆستای ئاینی شیعەکان ماوەی چەند ڕۆژێک خۆپشاندانیان ئەنجام دەتاوەکو و هاوشێوەی ئەو کۆنسرتە دووبارە نەبێتەوە هەر بۆیەش ئاهەنگەکانی سەری ساڵ هەر هەمووی هەڵوەشێنراوەتەوە لەم بابەتە سەیریەکەی نوێی بین. لە ئاهەنگەکانی تایبەت بەسەری ساڵ نزیک دەبینەوە بۆ ئەمساڵ شاری یاری سندیبادان لە بەغدا کە بەردەوام ئاهەنگە گەورەکانی تێدا ڕێک دەخرێت کۆنسێرتی شەوی سەری ساڵی هەرێک لە هونەرمەندانی عەرەب هەیفا وهەبی و عاسی حلانی هەڵوەشاندووەتەوە هەروەها ژمارەیەک هۆڵی داخرا و شاری یاری تریش هەر لە بەغدا لە ژێرگوشاری شێخە موعەممەکانی شیعە مەزهەبەکان هیچ جۆرە ئاهەنگێک ڕێک ناخەن بەڕێوبەری بەشی هونەری وەزارەتی ڕۆشنبیری عێراق دژی ئەو ڕەفتارانە دەڵێت بەڕەچاوکردنی دابوونەریتی کۆمەڵگا هونەرمەندان ئازادن چۆن گۆرانی دەڵێن و چی پێشکەش دەکەن. نبحث عن النوعية ولكن هذا لا يدعو بەدوای جۆرەکانی ئاهەنگ دەگەڕێنی و تێبینیشمان هەیە لە سەریان بەڵام مانێ ئەوە نییە کە ئێمە ئاهەنگەکان ڕەت بکەینەوە کە هۆکار دڵخۆشی خێزانەکانن لە عێراق و ئامادەی دەبن. عێراقەکان لە ساڵی 1920 کە وڵاتەکەیان دامەزراوە تاکو ئێستا ژیانێکی قورسیان بەڕێ کردووە هەر لە جەنگ و کێشە و کوشتن و بڕینیان بینیوە بۆیە دەبێت مافیان بدەینێ خۆشی ببین و ئاهەنگ بجێڕن و سەما بکەن. من حق العراقي أن يضحك وأن يفرح وأن يتراقص. کاردانەوەی شێخە موعەممەکانی شیعە لە دوای ئەوە دێت هونەرمەندی بەناوبانگی میسری محەممەد ڕەمەزان بە ئامادەبوونی زیاتر لە 20,000 هەواداری لە نێوشاری یاری سندیبادلان بۆ یەکەم جار لە عێراق کۆنسرتێکی بەرفراوانی ڕێک خست و جوڵەی سەر ستێجی ئەو هونەرمەندە بۆ هۆی ناڕەزایەتی شیعە مەزهەبەکان و چەندین ڕۆژ لە بەردەم سندیبادلاند خۆپشاندانیان ئەنجامدا تاکو هاوشێوی ئەو کۆنسرتە دووبارە نەبێتەوە ئەماش دژ بە ئازادی تاک ناو دەبرێت لەلایەن مامۆستایکی زانکۆوە. المطرب اللي جا بالعراق هو مطرب عالي. ئەو هونەرمەندەی هاتۆتە عێراق هونەرمەندێکی جیهانیە دایان و سەدان کۆنسێرتی لە ناو میسر و دەرەوەی میسر و وڵاتانی عەرەبی بۆ ڕێکخراوە ئەو ڕەخنانەشی ڕوبەڕووی بوونەتەوە من پێم وایە قینە لە دڵی چەند کەسێکە بۆیە کەس بە زۆر نەبراوەتە کۆنسێرتەکەیەوە هەر کەس چووە بۆ کەیف و خۆشی خۆی بووە ئەوەشی دژی کۆنسێرتەکە بووە دەتوانن نەڕۆن بۆ ئەو جۆرە شوێنانە. كان رأيي يعني معارض لهذه الموضوع. هەمیشە گازندەیی بەشێک لە چینی ڕۆشنبیران و ڕووناکبیران لەسەر ئەوەیە کە شێخ و سەیدەکانی شیعە لە عێراقدا دەست دەخەنە هەموو جنگەکانی ژیانەوە زۆر جاریش بەهۆی دەستڕۆیشتیان لە نێو حکومڕانیدا دوور لە یاسا و عورفە ئیداریەکان بە فشارەکانیان ئەوەی بیانەوێت دەیسەپێنن بەسەر کۆمەڵگایە بۆیە ئەمەش دوجار ناڕەزایەتی بە دوای خۆیدا دەهێنێت. شەفان جەباری کوردستان 24 بەغدا.
ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی هەر بۆنەیەک جوڵە دەکەوێتە بازار بە تایبەتی بۆ کەلوپەل و پێداویستەکانی بۆنەکان ئەو شوێنانی کە تایبەتن بەو بۆنەیە وە کەلوپەلی ئەو جۆرەهێنن تر قەرەباڵقێکی زۆری لێ بێت. ئێستا کە لە 2021 چەند ڕۆژێکی کەمیشی ماوە بەرەو کۆتایی ئەڕۆین بۆ پێشوازی لە ساڵی نوێی 2022 بەهۆی زیادبوونی خواستەوە بەشێک لە بازرگانەکان کە لەسەی جوانکاری و ڕازاندنەوەی داری کریسمس و بۆ ئەو بۆنەیە هاوردە کردووە. فرۆشیار لەگەڵێت ساڵ دوای ساڵ خواست لەسەر ئەو کەلوپەلانە زیاترە بن کە جوانکارین و لە بۆنە گشتیەکانە بەکارەهێنرێن. نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵی 2021 بەشێک لە هاوڵاتیان خۆیان بۆ سەری ساڵی نوێ ئامادە کردووە کە وەکو نەریتێکی لێ هاتووە بۆیە زۆرترین کەلوپەلی تایبەت هاوردە دەکرێن. بە گوتە یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان بۆ ئەم ساڵ جگە لە خواردن زۆرترین کەلوپەلی ڕازانەوە و جوانکاری هاوردە کراون. بە پلەی یەک هەموو کەرەسەی جوانکاری یاخود زینە یان ڕازاندنەوەی شوێنە گشتیەکان هەوڵیان داوە هاوردەکاران کە ئەو جۆرانە زیاتر بێنن چونکە لەو کاتەدا زیاتر ئەوە سەرفی ئەبێت و لەگەڵەوەشدا کە بۆنە و ئاهەنگەکان خواردەمەنی زیاتر تیا سەرفە بێت هەم هەوڵ دراوە خواردەمەنی لە هەموو بوارێکدا بتواندرێ زیاتر هاوردە بکرێ. ئەم زینە و جوانکاریانەی کەوا دێ زۆربەی لە وڵاتی تورکیاوە هاتووە. فرۆشگاکانی تایبەت بە فرۆشتنی کەرەستەکانی ڕازاندنەوە بۆ سەری ساڵ زۆرترین خواستیان لەسرە. فرۆشیارانی دەڵێن ساڵ دوای ساڵ گرنگی زیاتر بە بۆنەکان دەدرێت بۆیە خواستیش زیاتر دەبێت لەسەر ئەو کەرەستانەی تایبەتن بە هەر بۆنەیەک. خەڵکی ئێستا خواستی لەسەر بابەتی کرسمس و بابەتی ڕازانەوە بەگشتی زۆرە لە چاو ساڵانی پێشووترە لەبەرەوەی بە ئێستا هەموو بابەتێک بەردەستە بابەتی کرسمس مەسەرەن داری کرسمسە بابەتی ڕازانەوەیە لە ئێستا فەرقی هەیە لەگەڵ ساڵانی پێشوو بە حکومەی ساڵانی پێشوو خەڵک ئەگەر بیشی کردای بۆنەکە بە شێوەیەکی سادەتر بۆنەکەیە کرد بەڵام ئێستا بە شێوەیەکی پێشکەوتوتر و بە شێوەیەکی جوانتر پێشوازی لەم بۆنەیە ئەکەن. لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاگەیەندرا هیچ بۆنەیەکی فەرمی تایبەت بە ساڵی نوێ ناکرێت بەهۆی ڕووداوی لافاوەکەی شاری هەولێرەوە. بەڵام هاوڵاتیان خۆیان ئامادە کردووە و بەشێک لە مۆڵ و هۆتێل و ڕێستۆرانتەکان ئامادەکاری و جوانکاریان کردووە بە سیمایانەوە دیارە کە پێشوازی لە هاتنی ساڵی نوێ دەکەن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. ئێستا باسی دووهەمین فستیڤاڵی یاخود دووهەمین ڕۆژی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبی سلێمانی ئەکەین کە دیداری محەممەد موکری و هەروەها دیداری ئەحلام مەنسوور لەو فستیڤاڵە بەڕێوە چووە. لە فستیڤاڵەکەشە چەندین نووسەر و لێکۆڵەری بیانی بە چەندین بابەتی ئەدەبی بەشداریان کردووە و لە ئامانجەکانی ئەو فستیڤاڵەش یا سەرەکیترین ئامانجیشی بەشداری پێکردنی نووسەرانی بیانی لە فستیڤاڵەکە بووە. ئەوەیە کە بتوانرێت بەهۆی ئەو فستیڤاڵانەوە ئاڵوگۆڕی ئەزمموی نووسەرانی بیانی و نووسەرانی کورد لە بواری ئەدەبیدا بکرێت. ساندرین بۆ زیاتر ئاشنابوون بە کولتور و مێژووی میلەتی کورد لە یەکێ لە پەیمانگاکانی تایبەت بە زمانیان ڕۆژهەڵاتیەکان خۆی فێری زمانی کوردی کردووە. دوایە فێربوونی زمانی کوردی چەندین پەرتووکی لە بواری شعر و چیرۆک بۆ سەر زمانی فەڕەنسی وەرگێڕاوە. ڕۆمانی دووهەمین هەناری دنیاش یەکێکی دیکەیە لە ئەزموونەکانی. وەک خۆی دەڵێت لە ڕێگای ئەو کتێبەوە توانیوێتی ئاشنایی زیاتر بە ئازار و کێشەکانی کورد پەیدا بکات. ئەم کتێبە من بەڕای من زۆر گرنگە بوو وەرگێران لەبەر ئەو کتێبە زۆر دەوڵەمەندە باسی ئازاری وڵاتی کورد دەکا باسی سیاسەتی کوردستان و عێراق دەکا بە بەڕێگای شیهری و جوانی و خۆشی زۆر شتێکی دەڵێ لەسەر
ملەتی کورد و وەرگەرانی ئەم کتێبە زۆر یارمەتی بۆ داون هەتا لە ژیانی خۆم وەکو دیاری بوو کە دیاری بوو یعنی بەختیار دیارێکی زۆر گەورە بۆ کردن بەختیارە یعنی وەکو نووسار وەکو لەگەڵ ئەم کتێبە. بە ئامانجی بەجیهانیکردنی فستیڤاڵی ئەدەبی سلێمانی بەشێکی زۆر لە نووسەران لە ناو دیدارەکان لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی بیانی بانگشتی فستیڤاڵەکە کراون. هەوڵماندا فستیڤاڵەکە بۆی خەسڵەتێکی نێودەوڵەتی وەربگرێ خەڵکانی دەرەوەی کورد خەڵکانی غەیرە کوردیش بەشداری پێ بکەین لەوانە دکتۆر مایکل لە دانیمارک بەشداریمانەکە بە لێکۆڵینەوە لەوانە هاوسەری یەڵمازگۆنای بە قسەکردن لەسەر ئەدەبیات و لەسەر فەرهەنگ و لەسەر کللتوری یەڵمازگۆنای لەوانە ساندرین لە فەڕەنساوە قساکە لەسەر وەرگێڕانی زمانی دایک بۆ زمانەکانی تر کۆلۆنیالی. فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبی سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بە سازدانی چەندین دیدار و پانێڵ لەسەر شەعر و ڕۆمان و چیرۆکی بیرمەندان و نووسەرانی سلێمانی بەردەوام دەبێت. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. جا دێمە سەرە و بابەتەی کە کەمێک لەمەوبەر یاخود لە سەرەتای پرۆگرامەوە باسم لێوە کرد ئەویش هاندانی دایکان و باوکانە بۆ خوێندنەوەی کتێب لەلایەن مناڵەکانیانەوە. بەشێکی نووسەران و ئەدەب دۆستانی شاری سلێمانی ئەڵێن کە زۆر گرنگە باوک و دایک هانی مناڵەکانیان بدەن بۆ خوێندنەوەی کتێب و دیاریکردنی ئەو کتێبانەی کە سوود بە مێشکی مناڵەگەێنێت. ئەوان جگەلەوە دەشڵێن کە خوێندنەوەی کتێب لەلایەن منداڵ جگەلەوەی بیری مناڵ بۆ داهاتوو دەگۆڕێت ئەتوانێت سوودێکی زۆریشی هەبێ کە تاڕادەیە مناڵەکە لە ئامێرە زیرەکەکان کە هەمیشە دایکان و باوکان گلەیان لەسەرەوەی ئەمەش لە پرۆگرامەکەمان چەند جار باسمان کردووە کاریگەریەکانی ئامێرە زیرەکەکان بۆ سەر مناڵان چی لە دەرونیان دەکات کە چەندی زیانی بۆ تەندروستی مناڵەکان ئەبێت. هاوکارمان دالیا کەمال وەک هەمیشە بۆ چوونی چەند نووسەر و ئەدەب دۆستێکی وەرگرتووە بە یەکەوە دەیبینین دواتر دەگەڕێنەوە سەر ئەم بابەتە و زیاتر گفتوگۆی لەسەرەکەین و بزانین تا چەندێک دایکان و باوکان توانیویانە خوێندنەوەی کتێب یا خوێندنەوە هەر بەگشتی لە لای مناڵان خۆشەویست بکەن. بە نزیکبوونەوەی ساڵی نوێی زایانی بەشێکی زۆر لە ناوەند و کتێبخانەکان داشکاندنیان بۆ کتێبەکانیان کردو. ئەمەش دەرفەتێکی زۆر باشە تاوەکو بەشێکی زۆر لەو کتێبانە بکڕین کە خوازیارین لە ساڵی 2022 بیان خوێنینەوە. لە ڕێگای کۆمەڵێک نووسەر و شاعیر و ئەدەب دۆست پێشنیاری ئەو کتێبانەتان بۆ دەکەین کە گرنگن بۆ خوێندنەوە. تۆکو نووسەر وەکو شاعرە چ پێشنیارێک کتێبە تایبەتی بۆ خوێنەر کە بیخەنە بەرنامەی ساڵی 2022 ئەو کتێبانە چینکە زیاتر تۆ پێشنیاریەکەی؟ بەڵێ ڕاستیدا من باسی تەنها ساڵی 2022 ناکەم بەڵام بە شێوەیەکی گشتی دیارە ئەمڕۆکە گەنج هەر دەتوان بڵێ منداڵ تا هەرزەکار و ئەوەی پێی دەڵێن دواتر گەنج بە گشتی ناخوێندنەوە. ئیتر شتێک ئەمڕۆ وای کردووە کە منداڵ نەخوێنێتەوەیش سۆشیال میدیا و جیهانی ئینتەرنێتە چۆن تۆ پەروەردە زۆر گرینگە بە تایبەتی ڕۆڵی دایک و باوک لەوەی تۆ چۆن حەزی خوێندنەوە لە لای مناڵ دروست دەکەی. بۆ نمونە ئەمڕۆکە من هاتم لێرە 2 کتێبم کڕیەوە بۆ قشکە زایەکەم یەکێکیان ئەوەیە فەلسەفە بۆ مناڵان. ئەم فەلسەفە بۆ مناڵان تۆ زۆر گرینگە بێی لە پرسیارە وجودیەکانەوە بە شێوەیەکی سادە بدوێی بۆ مناڵ تاوەکو سەرهەڵدانی بیر و هەروەها وەڵامی پرسیارە وجودی و ئالۆزیەکان بە شێوەیەکی سادە بۆ منداڵ بدەیتەوە. اینجا ئەمە کە دەیدەیتە منداڵ لەوانەیە منداڵ حەزی لە خوێندنەوەی نەبێ. ئەمە ڕۆڵی گەورەیە دایک باوک ئێمە لە دەوری ئەو مناڵە کە هاندەری بین لەگەڵی بین بۆی بخوێنینەوە بەردەوام دەستی بگرین تاوەکو بهێنینە ناو جیهانی خوێندنەوە. واتە تەنها ئەوە نییە من بڵێم فلانە کتێب زۆر باشە با بچن هەموو کتێبێک پێویستە بخوێندرێتەوە لە ڕاستیدا بە تایبەتی ئەو کتێبانەی کە پرسیار دەوروژێنن چونکە پرسیارکردن زۆر گرنگترە لە وەڵامدانەوە. ئەم کتێبم بۆ نمونە ئەمڕۆکە کڕی لەبەرۆی پرسیار دەوروژێنێ ئەسلی جیهان چییە؟
خوددا چییە گردردون لە چی پێکاتوە ئەم پرسیارانە تۆ زۆر گرینگە بی و ڕژێنی لە تەمەنی منداڵیەوە کە منداڵەمانەی خوێندەوە کە گەورە بوو پرسیاری کرد بێگومان ئەو کاتە هۆشیاریەوەشی لا دروست دەبێت کە بڕات شتی گەورەتر بخوێنێتەوە پەروەردەی مناڵ بە کتێب و بە چیرۆک لە هەموو شتێک گرانترە بۆ ئەم مەرحەلەی ئێمە کتێبێک لایە پێشنیاری بکەیت کە دایک و باوک ئەوە بکاتە بەرنامەی بۆ مناڵەکانی کتێبخانەکە من پڕە لە کتێب بۆ مناڵ من ئەگەر لە بیرم بێت من دەورەیەکمە بوو لە زانکۆی خانس لە فەڕەنسا مامۆستا وێنەیەکی پیشانەیەین داوای لێکردین هەرێکی چیرۆکێ بنووسین من بە حساب کە ئەژنووسم هەستمە کرد چیرۆکەکانم لاوااسترن لەوەی کە یابانیەک یاخود بەلجیکێک یاخود ئەڵمانیەک یا ئەمریکیە چونکە ئەوانەی کە لێو بوون هەمویان خەڵکی بێگانە بوون چیرۆکەکان ئەوان بەهێزتر بوون بەس بۆم دەرکەوت بۆچی چیرۆکی ئەوان بەهێزترا چونکە من یەکسەر چوومە بواری کوشتن و بڕین و شەڕ و ئاژاوە و کورد و عەرەب و فارس و تورک و ئەمانە بەڵام ئەوان چونکە هەر لە مناڵیەوە دایکی کاتە باوەشەوەی خاتە ناو جگەکەیەوە چیرۆکێکی بۆ خوێنێتوانەیە پەروەردەی عەقڵیەکات کە پەروەردەی عەقڵی کرد وشەی فێرەکات چیرۆکی فێرەکات فەنتازیاشی فێرەکات گەنج زیاتر پێویستە چ شتێک بخوێنێتەوە ئەگەر دەستنیشانی کتێبیش نەکەین ئەو بابەتانەی کە هەیە بابەتی ئەدەبی بێ فکری بێ زیاتر لە چ ڕەهەندێکەوە ئەو کتێبانە هەڵبژێرن و بیخوێنەوە و لە ئەزمموی خوێندنەوەی خۆتەوانێت چۆن ئەتوانرێ خوێنەرێکی دروست بکەینەوە خۆی ئێمە پێویستمان بە خوێندنەوەی هەموو کتێبێک هەیە چونکە تۆ ئینسان کە تاک دروست بێتن بۆی تاکێک دروستکەی ئەبێ ئاگای لە هەموو ڕەوتە ئایدۆلۆژیەکان هەبێتن بەڵام خوێنەر تاوەکو کتێبی فکری و فەلسەفی نەخوێنێتەوە بەڕاستی دەبێ کەرەسەی معریفیت پێبێتن چونکە بێ کەرەسەی معریفی بێ فەلسەفە و بێ فکر تۆ ناتوانانی پرسیار دروستکەی و ناتوانانی پرسیارت لەسەر کای ڕۆشنبیری و کای سیاسی و کای کۆمەڵایەتی و ئاینی شەبێتن بۆیە بە قەنەعەتی من کتێبە فەلسەفیەکان زۆر زۆر گرنگن دوای ئەو ئەدەبیات زۆر زۆر گرنگە کە هەر سوود لە فەلسەفە وەردەگرێتن. بەڵێ پێکەوە بۆ چوونەکانمان بینی کە ئەوانی کە دالیا لەگەڵیانە قسەی کرد زۆر جەختیان لەوا کردەوە کە زۆر گرنگە دایک و باوک وا بکات کە منداڵ کتێب خوێندنەوەی بەلاوە شیرین بێت ڕەنگە کولتوری ئێمە وا بوو بێت کە زۆر گرنگی بە خوێندنەوەی کتێب نەدراوە بۆ منداڵان یاخود کتێبخانەی کوردی هێشتا ئەو بۆشایە گەورەی پڕ نەکرد بێتەوە بەڵام لەگەڵەوەشان نووسەران هەوڵی خۆیانیان داوە بۆ ئەوی کە زیاتر قسە لەسەرم بابەتە بکەین واران ئەحمەد شارەزای پەروەردەیی و خاوەن بڕوانامی ماستەر لە دەروونناسی پەروەردەیی لە سلێمانیەوە ئەم بەیانیە لەگەڵمە بەیانیت باش خاتواران بە یەکسەر بەوە دەست پێ بکەین کە پێش هەموو شتێک چۆن خوێنەری منداڵ دەبینیت لە کوردستان و چۆن خانەوادی کوردی دەبینیت لەوەی کە گرنگی بە خوێندنەوە بدات و مناڵەکەی وا لێ بکات کە حەز بە خوێندنەوە بکات چۆن دەیبینیت؟ سلااو لە ئێوەی ئازیز و لە بینەران هیوادارم کە هەموو لایەکتان دروست باش بن. ڕاستی بابەتێکتان هەڵ بژاردووە ئەمڕۆکە ئەبێت زۆر زۆر ئاماژەی پێ بدرێ هەم لە ژیانی تاک و هەم لە ژیانی کۆمەڵایەتی هەم لە فێرکاری لە خێزان و هەتا لە خوێندنگەکان بەڵام ئەوەی کە سرنجڕاکێشە ئەوەیە کە بە شێوەی گشتی خێزانی کوردەواری کۆمەڵگەی کوردەواری ئەگەر بەراوردی بکەین لە کاتی ئێستا کە سەردەمی تەکنۆلۆژیایە و تەکنۆلۆژیا بە شێوەی گشتی لایەنە خراپەکەی زۆر زاڵ بووە بەسەر ژیانمانەوە لە بەراوردی پێشینانی ئێمە کاتی دایک و باوکان یا داپیران و باپیرانی ئێمە کە تەکنۆلۆژیا تا ئەو ڕادەیە بوونی نەبووە یان زۆر زۆر کەمبوونی هەبووە تا ڕادەی تەلەڤیزیۆنێک هەبووە یان ڕادیۆیەک هەبووە ئاستی خوێندن زیاد لە حەد دابەزیوە. ئەمە زۆر گرنگە. باشە وەرانخان ئەگەر وا بێت کاتێکی دیاریکراو هەبووە گیان باشە ئەگەر وا بێت ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتر ئێمە هەر لە ناو ژێردەستی داگیرکەر بووینە لە زروفێکا بوونە لە بارودۆخاکا بوونە شەڕ و
چۆن وەکو یەکە لە نووسەرەکان باسی کرد لە ناو جەنگ و شەڕ و کوشتن و بڕین ئەوە مەرحەلەیەکمان تێبڕان قۆناغێکمان تێبڕان بۆ شێوە هەر خوێندن لەلایەن باڵێ ماڵی کوردیەوە و خانەوادەی کوردی بۆ منداڵان گرنگی پێنەدرا ئێستاش تەکنەلۆژیا هاتووە بە هەمان شێوە بە شێوەیەکی دیکە خەریکە منداڵانمان لێ لەگەڵ بڵین لەگەڵ کتێبخانەکانە لێ دوورەکاتەوە چی بکەین چۆن ئێمە بتوانین چارەسەری ئەم کێشەیە بکەین ئەو هەنگاوانە چین کا بێ ئێمە هەڵیان گرین بۆی کە کارەسات ڕوو نەدات چونکە ئەو کاتە کۆمەڵگەیەکمانە بێت ناوەڕاوردی ئێستا و پێشین فعلا وایە زۆر ڕاستە با دوورکەوینەوە لە سیاست کە چی ڕوویاوە لە پێشن بەڵام ئەگەر سێری پێشینانی خۆمانکەین کاتی دیاریکرا لە تەلڤیزیۆن هەبوو بەنامەیەکیان سیر کردووە پندێکیان وەرگرتووە گویان لە رادیۆ گرتووە دایک و باوکانی ئێمە کتێبیان خوێندووەتەوە ڕۆژنامەیان خوێندووەتەوە کە ئێستا لە کەمتر خێزانێ ئەو بابەتانە ببینین ئەوەش لەبەرەوەی کە ئێمە لە سەردەمێکە ژین تەکنۆلۆژیا زاڵ بووە کەلتوری بەکارهێنانی تەکنۆلۆژیاشمان نییە لە خۆمانەوە سێرکەین دایک و باوکەکان ڕۆژانە چەندین ساعت ئامەرێکی ئەلکترۆنیکی بەدەستیانەوەیە ئێمنێک کە 6 ساعت بەدەستمەوە بێ ناتوانم بە مناڵەکەم بڵێم کە ئایپەدەکە ولابە من کە کۆنتترۆڵم لەسەر کاتی ژیانی خۆم نەبێ مدیریەتی ژیانی خۆم نەبێ کاتێککە لاپەڕێک نەگرم بەدەستمەوە بیخوێنمەوە ناتوانم چاوەڕێەوەکەم کە لە مناڵەکەم ئەوە بخوێنێتەوە ئەوەش هەر ئەتوانی لە تەمەنی زۆر ساواییەوە حتا ئاماژە بەوە دراوە کە خاتونەکان کە دووگیانن کاتێک مناڵ لە سکیانە کتێب بخوێنەوە چۆن مناڵێک لە دایکە بێ موسیقای کە دایکی گوێ لێگرت بێت لە کاتێک لە دایکە بێ هەمان موسیقا بیزێتەوە ئەو مناڵە ئارامە بێ هادەیە بێ کتێب خوێندنیش هەمان ڕۆڵی هەیە حتا بۆ کۆرپێکە لە ناوسکی دایکەکەیەتی بە زۆر گرینگە پێش تەمەنی مەکتەب بەرنمێکی دیاریکرا و تایبەتمان هەبێ بۆ ئەوەی کە سرنجی مناڵان بۆ لای کتێب ڕاکێشین ناتوانین مناڵێ پەروەردەکەین کە دوورکەوێتەوە لە تەکنۆلۆژیا لەبەرەوەی کە زۆر ئەستەمە بێت بەرنامی زۆر تایبەتە بێت و چۆن سەردەمەکەمان سەردەمێکی نوێە پێویستە لەگەڵ تەکنۆلۆژیا بڕین بەس با ئەو ڕۆشن لەگەڵ تەکنۆلۆژیایە ببێت سەبەبی پێشکەوتنی ئێمە نەک ئەوەی کە لایانی خراپی زاڵ بێ بە سەرمانە نەک ئەوەی کە فۆبیای لە دەستانی مۆبایلەکەمان بەسەر بێت ئێستا بە شێوەی گشتی ئەتوانین بڵێن کە هەمومان تا ڕادێکی زۆر معتاد بووین بە ئامێرە ئەلکترۆنیکیەکان کە ئەم خەتەرە کەمتر لە خەتەری مادە هۆشبەرەکان نییە تەواوە با ئەوەش لە یاد نەکەین بمانێ فێرکەین باشە ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە کە ئەمەندە ئەم ئامێرە زیرەکان سەرنجڕاکێشە ئەوەندە بابەتی تێدایە گەورە خۆی بۆ خۆی ناتوانێت لێیدا ببڕێت چ جای مناڵ کە جۆرەها یاری تێدایە جۆرەها سەرگەرمی تایە چی بکەین یاخود ئەتوانی پێم بڵێ لە کتێبخانەی کوردی ئایا بۆشاییەک هەیە کە بتوانێت پڕ بکرێتەوە بە شێوەیە کە منداڵ ڕوو بکاتە ئەو کتێبانەی کە بە کوردی دەنووسرێن یاخود کتێبخانەی کوردی ئەو نوقسانیەی هەیە و هێشتا نەیتوانیوەکە ئەوەندە سەرنجڕاکێش بێت نووسەری وامان نییە کە ئەوەندە سەرنجڕاکێش بنووسێکە دایک و باوک حەز بکات و کتێبە بۆ منداڵەکەی دەستە بەر بخات و بەردەست بێ بۆی کە بیخوێنێتەوە چۆنەی بینیەوە ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێەیە لە بەرەوەی کە ئەو بابەتە تەکنۆلۆژیانە زۆر سرنجڕاکێشە ئەوە شتێکی پێڵێن ستاپینگ کیوز لەبەر ئەپە جیاوازەکانە بەڵێ ڕاستە ئەپی زۆر جیاواز هەیە سرنجڕاکێشێکی زۆری هەم بۆ گەورەکان و هەم بۆ مناڵەکان کە کۆنتترۆڵی بەکارهێنانی و ئامرانەمان لەدەستیاوە بەڵام ئەگەر بمانەوەی سێری ئەوە بکەین لا کتێبخانەی کوردەواری بەشی خۆی ئەو نەکتێب هەبووە کە بتوانین لە ناو خێزانەکانی خۆمان مناڵەکانمان وا پەروەردەکەین کە لەگەڵ کتێبە گەورە ببن حتا لە خوێندنگەکان حتا ئەتوانین پێشبڕکەی خوێندنەوەی کتێب دانیوەکو سیاسەتێکی نوێ ئەوەی کە گرینگە ئەوەی کە دایک و باوک بزانێت لە چه تەمەنێکە و دەست پێ بکە بە ڕفاقەت و هاوڕێیەتی مناڵ لەگەڵ کتێبە یەکەم هەنگاوی ئەوەیە کە لە خۆیەوە دەست پێ بکات چون مناڵ توانایەکی زۆر تایبەتی هەیە لە لاسایکردنەوە ئەم توانە تایبەتە ئەبێ بە سەبەبی ئەوەی کە ئێمە بتوانین فێرکاری شتی باش بین لە مناڵەکە نەشتی خراپ بۆ نمونە ئەگەر من لاپەڕێک بەدەستمەوە بێت مناڵەکەم زۆر لە ئێرادی لاساییەکاتەوە لاپەڕێک ئەگرێ بەدەستیەوە مناڵی 4 تا 6 مان کتێبی هەیە کتێبەکە لاپەڕەکەی لە قۆماش دروست کراوە ڕەنگی تایە شکلی تایە وێنەی تایە
بە شێوەی گشتی ئەو کتێبانەکە لەسەر توانای مناڵەکان دروستکرابێتن مەهارەتی ناسین لە مناڵان زیاد ئەکەن پس ئەگەر دایک و باوکی بتوانێت حەز و خولیای مناڵەکەی بناسێنێت کە ئەگەڕێتەوە بۆ تەمەنی 3 تا 6 ساڵ پرۆسێکی 2 ساڵانیشە توانای مناڵان حەزی مناڵان کە باوەڕ وایە هەر مرۆڤێکە لە دایکە بێت 9 دانە حەز و توانای هەیە توانێت پەرەبەست 3 توانای بات ئێستا ئەو توانایی لە مناڵەکە بیناسم کتێبێکی بۆ هێنمەوە کە سرنجڕاکێشی لەسەر تواناکی خۆی هەبێت چون کە مناڵ فێر بوو بە کتێب توانای ناسی لە مناڵ زیاکرێت یانی چی یانی تەرکیزی زۆرە بێتەوە کە تەرکیزی زۆر بوو لە خوێندنگە کەمتر تووشی کێشابێ توانای بینینی زۆر زیاکە توانای بیستنی زیاکە چون کەسێکی ترە و کتێبەی بۆ ئەخوێنێتەوە ئەو مناڵە توانای بیرکردنی زیابێت ئەزانێت چۆنە بێ بیرکاتەوە چۆن هەڵبژێرێت و چ پرۆسەیەک دابنێت کە تۆ کتێبەکە خوێنیتەوە بۆ مناڵەکە و دایک و باوکی کتێبێ بۆ مناڵەکە خوێنێتەوە مناڵە زانی لە شوێنێک دەست پێکە پس سەیری سەبر و تەحەمولە بێ چاوەڕێکە تا بە ئەنجامێک بگات هەتا دایک و باوکان دەتوانن لە ڕێگەی کتێب خوێندنە زۆربەی بابەتە پەروەردەیەکان وەکو پەندە بیهێنەوە بۆ مناڵەکان بۆچی ئاماژادرێ بە مناڵان کە بەر لە خەوتن دایک و باوک ئەرکی سەرشانیەتی و ئەبێ کتێبی بۆ بخوێنێتەوە تەواو زۆر باشە بۆچی وتراوە مناڵ نابێت 2 ساعت بەر لە خەوتن هیچ ئامێرە بەکاربێنێ بۆچی بڵێ لەبەرەوەی کە کتێبی زۆر کەمە بابەتەکەمان زۆر قوڵە باش بۆچی لەبەر ئەوەی کە ئەو ئامێرە ئەلکترۆنیکیانە مێلاتۆنینی مێشک 2 ساعت بەر لە خوتن تا ڕادێک ئەگەنن کە خەوی هەر مرۆڤێکی سالم تەندروست تێکەیات بەڵام ئەگەر دایک و باوک بەر لە خەوتن کتێب خوێنێ بۆ مناڵەکەی چونکە مناڵ لە دایک و باوک جیابێت لە جەوێ جیابێتەوە کە خێزان بە کۆمەڵ دانیشتووە ئێستا بە مناڵەکە و بڵێ حەسە بڕۆ بخەوە ناخۆشە بەڵام تۆ کە کتێبێکی بۆ خوێنی لە لای ئەمێنیتەوە جگە لەوەی کە پەیوەندی خۆتان قوڵەکەیتەوە دایری قسەکردن و دایری وشەکانی مناڵەکەش زیاکەی مناڵێکە لە مناڵیەوە ئەو پەیوەندی هەبێ بتوانێت هەستی خۆی لە قاڵبی وشەکان دەرببڕێ بۆ خێزانەکەی لە تەمەنی هەرزەکاری کەمتر تووشی کێشابێت زۆر هەڵی کەمترەکات باش ئێستا لە ناو خێزانی ناڕۆشنبیری خۆمان هەیە لەبەر نەخوێندنەوەیە باشە. وەران خان یەکێک لە هۆکارەکان کە کەمتر دایکان و باوکان هەڵیان داوە منداڵ کتێب بخوێنێتەوە بۆ ئەوە نایگەڕێنەوە ئەوەندەی خەیاڵی دایک و باوک لەسەر بەدەستێنانی نمرەیەکی باشە بۆ نمونە کارتی ئیمتحاناتەکەی کارتی یاخود نەتیجەکەی کە وەریەگرێتەوە ئەوەنەی چۆن نمرەی بەرزی تابێ ئەوەندە پێڵە کتێبی وانەکانت بخوێنەوە پێی ناڵێت کە کتێبی دیکات جگەل لە وانەکانی خۆت بخوێنە خۆش هەر خوێندنە بەڵام بۆچی بۆ ئەوە دایک و باوک ئەتوانێت جەخت بکات ئەتوانێت بۆ مناڵەکەی ژوورێک شوێنێک فراهەم کات کە منداڵەکە بخوێنێت بەڵام بۆ ئەمەی دیکە و کارە ناکات ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ ئەوە ئەگەڕێتەوە بە شێوەی گشتی کە سیستەمی فێرکاری ئێمە سیستەمێکی تەندروست نییە لە خوێندنگە هەموو توانەکان پەرپێدان نادرێت بۆ نمونە ئاماژەمان پێیا هەر مرۆڤێک کە لە دایکە بێ 8 توانای بەرتەری هەیە توانای وێنەکێشانی هەیە توانای ریاضی هەیە توانای فکری فەزایی هەیە توانای ناتەقبوونی هەیە هەموو ئەم توانایانە ئایا بەڕێ ئێوە لە خوێندنگە پەرێ پێدرێت نا لە خوێندنگە ئەوەی کە دەرسی ریاضیەکەی بیرکاریەکەی باش بێ پێیاڵێن تەلەبەی زیرەک ئەوەی کە وێنەکێشانی لە بیرکاریەکەی کەمتر بێت و دەرەجە کەم بهێنێ پێڵێن تەلەبەی تەمەڵ لەم ڕەفتارە کە دایک و باوک خۆی کردی بەراوردی مناڵەکەی کرد چی کاتێ بەراوردەکە دایک و باوک کاتێکە نازانێت توانای مناڵەکەی لە چییە مناڵەکەی من کە تواناکەیم لە ناسی بەراوردم کرد بە کەسێکی تر و تەنها ئامانجی سەرکەوتنی مناڵەکەم وەرگرتنی دەرەجەی باش لە خوێندنگە بوو ناتوانم داهاتووی بۆ دابینکەم ئەگەر وا بیرەکەینەوەکە سەرکەوتنی مناڵەکەم لە ژیانی داهاتووی ئەگەڕێتەوە بۆ دەرەجەکانی لە خوێندنگە هەڵین زۆربەی دکتۆرەکانی ئێستای ئێمە بۆچی ناتوانن سەرکەوتوو بن لەبەرەوەی کە حەز و خولیایەک بۆ ئیشەکەیان نییە کە ئیش حەز و خولیایەتیانە بوو کە داهێنەریتیانە بوو کە بە دوواداچوونیتیانە بوو سەرکەوتوی دروست ناکات ڕەسامان هەیە زۆر لە دکتۆر و مهندس بەتواناترە زۆر سەرکەوتوترە ئێستا نامەوێت جیاوازی ئیشەکانی کۆمەڵگەی خۆمان بکەم بە شێوەی گشتی ڕوونکردنەوەی بۆ دایک و باوکە ئەوەی کە گرینگە دایک و باوک باواز بهێنێ لە بەراوردکردنی دەرەجەی تەلەبە لەگەڵ تەلەبێکی تر چون جگە لە شکاندنی تەلەبە هیچ شتێکی تری بەدوانایە ڕاستە تەلەبەکە هەوڵێکە کە دەرەجەکە بەدەست بهێنێ گرینگە زەرورە تا ڕادەیەک بۆ سەرکەوتن بەس با ژیانی داهاتووی وا تەسەور نەکەین ئەگەر باش بوو
سەرکەوتوو بەختەوەرە بێ ئەگەر خراپ بوو بەختەوەر نابێت لە پێناو کتێبی خوێندن زۆر زەرورە کتێبێک کە ئاسی ڕۆشنبیری مناڵەکەمان باتە سەرەوە کتێبێک کە پرسیاری لا دروستکات کتێبێک کە داهێنەری لە مناڵان دروستکە بۆیان دانین بیخوێنەوە مناڵ هەر لە تەمەنی مناڵیەوە کە فێری خوێندن بوون یا حتا لە ڕۆژە لەگەڵ خۆمان بیان بین بۆ کتێبخانە گشتیەکان با بەدڵی خۆیان کتێب هەڵبژێن باشەوەران خان باسی کتێبخانە گشتیەکانەکەی ئێمە بەهۆی ئەوەی کە منداڵەکانمان زیاتر لە کەشوهەوای خوێندنگەوە بۆ ماڵەوە ئەگەڕن و کەمتر دەرچوونیان ئەبێت لە کاتی پرۆسەی خوێندنە ڕۆڵی خوێندنگاکان چۆنە بین من زۆر پڕبەدڵ حەزمە کرد ڕۆژێک کەسێک هەبێت خوێندنگایەکە بێت بڵێت ئێمە کتێبخانەیەکی نمونەیمان هەیە وەرن سەیری کتێبخانە نمونەیەکە ئێمەکەن چۆن هانی قوتابیەکانمان نەدەین کە کتێب بخوێنەوە ڕۆڵی پەروەردە ڕۆڵی خوێندنگا چییە لە خۆشەویستکردنی خوێندن لە مناڵانە کتێبخانەیەکی وەها هەبێت کە مامۆستاکان لە بریەکەونە جەخت بخەنە سەر خوێندنی وانەکان چونکە دەڵێن پەروەردە و فێرکردن ئەوەنەی ئەو لایەنە پەروەردەیە گەشەی پێ بدەن اینجا دواتر فێرکردنەکەش بە هەمان شێوە چۆنەوە ئەبینیت ئەبێت چی بکرێت بۆ ئەوە یەک بابەتی سەرەکی هەیە ئەوەی کە خێزان لەگەڵ خوێندنگا پێکەوە تەواوکەری پەروەردەکی تەندروستن پەروەردە تەندروستەکە چییە؟ یعنی جگە لەوەی کە ئاماژەین بە بەشی گەشەدانی جەستەیی مناڵەکەم لەباری گەشەدانی دەرونی مناڵەکەم گەشەدانی کۆمەڵایەتی مناڵەکەشم بە دوواداچوون بکەم گەشەدانی دەرونیەکەی لە ماڵەوە ئەکرێت زیاتر کۆمەڵایەتیەکەی لە خوێندنگا ئەکرێت پرۆژێکی زۆر جوانم لابوو بۆ ئەوەی کە بتوانین خوێندنگا هان بدەین کە خوێندنەوەی کتێبی غەیرەوانە لە مەکتەبەکان لە خوێندنگەکەی خۆیان تا ڕادێکی زیاد لە حەد بیبەنە سەرەوە پێشبڕکێ لە بینی مەکتەبەکان بۆ خوێندنەوەی کتێب ئیتر ئەوەی کە ئەم ستێپانە بە چه شێوەیەکە و ئەو دیارەیە کە دانراوە بۆ نەفرێ پێشکەوتووەکان ئەو کەسانی کە زیاترین کتێبیان خوێندووە چه سرنجڕاکێشیەکی تیاابێ ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ سیاسەتی بەکارهێنانی خوێندنی کتێب لە خوێندنگا یەک مامۆستا خۆی زۆر ڕۆڵی هەیە لەوەی کە بتوانێت نەسیحەتی مناڵەکان کە بتوانێت کتێبی غێرە دەرسی بخوێنەوە چی کاتێ ئەو مامۆستاتوانێت ڕۆڵی هەبێ کاتێک کە مامۆستا خۆی کتێبێکی کەسێکی خوێنەر بێت نەک مامۆستایەکە وانێکی لەبەردەستە وابزانێ ئەرکی سەرشانی ئەوەیە ئەوانەیە بڵێتەوە تەواو ئەوە نابێت ئەمە بەس فێرکاریە پەروەردە نییە پەروەردە کاتێکە بێت کە گەشەپێدانی کۆمەڵایەتی مناڵ گەشەپێدانی فکری مناڵ گەشەپێدانی ڕۆشنبیری مناڵ هەمووی بە یەکەوە لەگەڵ گەشەپێدانی جەستەیی بە پێ قۆناغە جیاوازەکانی بێتە سەرەوە بە شێوەی گەشتی لەکوێوە بێ دەست پێ بکرێت لە خێزانەوە مدیریەتی کاتی خۆی بکات خێزان خۆی خوێنەر بێ کە مناڵ سەیری خێزانەکەی بکاتەوە کەمتر ئامێری ئلکترۆنیکی بەکاربهێنن چۆن ڕاستە ناڵێن کە ئامێری ئلکترۆنیکی ناتوانێت لایەنە چاکەشی هەبێت بەس لایەنە خراپەکە زۆر زاڵە لەبەرەوەی کەلتورەکەمان نیە لە بەکارهێنانی ئامێرەکان لەبەرەوەی مدیریەتی کاتوساتی خۆمان نییە ئەگەر سەیری سکرین تایمی مۆبایلەکەمانکەین ڕۆژانە 8 ساعت لەناو ئەپەکانە گەڕین بە بێەوەی کە زانیاریەکمان وەرگرت بێت ئێمە غەڵەتە ئەگەری زۆر هۆگری ئامێرەکان کتێبی ئلکترۆنیکی هەیە هەر لەو ڕێگەیەوە بتوانن مناڵەکان هان بن بۆ خوێندنەوەی کتێبی تر لە کتێبی ئلکترۆنیکیەکان و دەست بکەن وێنەی تایە سەوتی تایە تەسویری تایە هەموو ئەو شتانە خۆی هاندەرێکە خۆی سرنجڕاکێشێک دروستەکە لە ناو مناڵان دوای کتێبە ئلکترۆنیکیەکان بابینە سەر کتێبە لاپەڕەیەکان چون ئەو تەحلیلەی ئەو پرۆسسەی کە مشک لەسەر کتێبی لاپەڕەی لەسەر وشێکێکە کە لە لاپەڕە نووسراوە زۆر کاریگەرترە لە کتێبە ئلکترۆنیکیەکان زۆرکەم سیاست لە خێزانەوە دەست پێ بکەین دوم سیاست لە خوێندنگەکانەوە زۆر باشە وەران ئەحمەد ئەم بابەتە زۆر زیاتر هەڵ ئەگرێت کە ئێمە قسەی لەسەر بکەین ڕەنگە بە یەک جار و بە دوو جار ئێمە کۆتایی بە بابەتێکی لەو شێوەیە نەهێنرێت بەڵام ئەمانەوێت تەنیا ئەمە جڕسێک بوو بێت زەنگێک بوو بێت بۆ دایک و باوکان کە مناڵەکانیان بە خوێندن شارەزا بکەن و مناڵەکانیان هەڵ بدەن کە زیاتر بخوێننەوە سوپاس دەکەم وەران ئەحمەد شارەزای پەروەردەیی و خاوەن بڕوانامەی مەستەر لە دەروونەسی پەروەردەیی ئەستێمانی لەگەڵ مابووی کتێبی نیوەڕێ کە تایبەتە بە ڕێگای قاچاق بۆ وڵاتانی ئەوروپا بڵاو کراوەتەوە
ئەم کتێبە لە نووسینی زامدار ئەحمەد کە نێوەڕۆکەکەی باس لە ڕێگای قاچاق بۆ ئەوروپا سەرگوزەشتە و بیرەوەری ڕێگای هەوراز و نشێوی ڕێگاکە دەکات وەک نووسری کتێبەکە باسی دەکات کاتێکە ئەو کتێبەی نووسیوەتەوە ئەڵێت کە خۆم یەکێک بوومە لە کۆچبەرە نایاساییەکانی ڕێگای ئەوروپا لە کاتی دەستگیرکردن و زیندانی لە گرتوخانەی لۆبۆمێز کە هی شاری لۆبۆمێزی بولگاریا بووە سەرگوزەشتە و بیرەوەری خۆی ئەخاتە سەر لاپەڕا و ئەینووسێتەوە کە بە چ دۆخێکی دژوار بە چ نەهامەتیەک بە چ دەردەسەریەک گەیشتۆتە با بڵێن بە وڵاتە یاخود گەیشتۆتە ڕێگەی ئەو وڵاتە هەروەها بیرەوەری بەشێک لە کۆچبەرەکانی تێدا بێگومان و سەرخۆی بەتەنیان نەبووە دەزانین بوو دەبینین کە چەند هەزار گەنج چەند هەزار کەس ڕوو لەو سنوورانە ئەکات و ئەمان بە چاوی خۆیان ئەو شتانە کە دەبینین ئێمە تەنها دەیبیستین ئەمان بە چاوی خۆیان دەیبینن جا کە لە ڕێگەی ئەوروپا چۆن ئازاردراون یاخود قاچاقچەکان چۆن ئازاریان داون یاخود هەندێک دیمەن هەن کە ئەوەی کە بە چاو ئەبینرێت زۆر جیاوازترە لەوەی کە بەگوێ دەبیسترێت و کتێبەکە بە شێوەیەکیش نووسراوە کە لە کاتی خوێندنەوە وێنای ڕێگای قاچاق دێنێتە بەرچاو باش ئەمەش بەرگی کتێبەکەیە کە دەیبینن و ئێستاش لە بەردەستی منە و دەمانوێت زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین بۆیە زامدار ئەحمەد نووسەری کتێبی نیوەڕێ لە ستۆدیۆ میوانی منە ئەو زیاتر دەردەسەریەکانی ئەو شوێنەی بینیوە بەخێر هاتی کاک زامدار سەرچاو بەخێر هاتیتەوە زۆر سپاس بۆ تۆ کاک زامدار ئەم کتێبی کە نووسیوتە هەر نووسەرێک کە کتێبێک ئەنووسێت بێگومان ئامانجێکی لێ هەیە ڕەنگە هەندێک جار نووسەرەکە پێویست بە ئامانجەکەی خۆی بڵێت بەڵام ئەمەندە ڕوونە دیارە کە ئامانجەکە لە چییە بۆچی ئەمەد نووسیوە بەڵام دەمێ بزانم تۆ کە نووسەر نەبوویت چۆن بیرت لە نووسینی کردەوە جگە لە ئامانجەکەی کە بڵێ لە ڕاستیدا تەبەن لەسەر تا لەسەر نێوی کتێبەکە قسە بکەم نیوەڕێ مانەیەوەیە کە ئێمە تەنیا نیوەی ڕێگامان بڕیوە باشە تەمەن ڕێگەی قاچاقی ئەوروپا ئەمەی کە ئێستا تەواوی وڵاتانی بڵین زۆرینەی وڵاتانی دنیای گرتوۆتەوە بۆ باسی قاچاق و ڕێگەی قاچاق و ئەمانە جا وەکو دەواازە شتێک بڵین کە ڕێگای قاچاق بۆ گەشتن بە ئەوروپا دوو ڕێگامانەیە ڕێگای ئاوی هەیە و ڕێگای وشکانیە هەرچی ڕێگای ئاوی هەیە دەتوانی لە تورکیاوە ڕاستەخۆ بڕۆی بۆ یۆناان لە یۆناان و بۆ وڵاتانی ئەوروپا و دەشتوانی لە تورکیاوە ڕاستەخۆ بە یەخت بڕۆی بۆ ئیتالیا هەرچی ڕێگای وشکانیە دەتوانین لە تورکیا بڕۆی بۆ یۆناان یۆناان بۆ بولگاریا بولگاریا بۆ سربیا ڕۆمانیا هەنگاریا نەمسا فەڕەنسا بڵین نەمسا ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا بم شێوەیە کە تۆ بتێ بگەی بە وڵاتی منزڵت دەبێت ئەم وڵاتانە بە شێوەیەکی نایاسایی قاچاق ببڕی جا بەسخوا خۆی ئەزانێت چۆن ئەم ڕێگانەوەوان ئەو بڕێت هەتا بگاتە ئەو منزڵ بڵێ جا ڕێگای وشکانیەکە بە تایبەتی زۆرترین وڵات تۆ دەبڕێ ئەو وڵاتانی لەسەر ڕێگاتن و لەگەڵەوەدا ئەم وڵاتانش کە بەشی شەرقی ئەوروپان بەڕاستی مامەڵەکردنیان لەگەڵ کۆچبەر زۆر خراپە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو کەسانێک کە بە نایاسایی سنوورەکە دەبڕن زۆر زۆر نەشیاوە ئەلبەتە باسێکی دیکە ئەمەیە کە کاتێک کۆچبەر سنووری وڵاتێک دەبڕێ بە شێوەی نایاسایی واتە بەزاندنی سەروەری خاچی سیاسی جوگرافی ئەم وڵاتە لەبەرەوەوان هەر وڵاتێک کۆمەڵی یاسا و ڕێنمایی و پەیڕەوی تایبەت بەخۆیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانێک کە سنووری یاساکانیان دەبڕن یەکەش بە شازێک تەبەن بابەتی کۆچکردن ئەمە لە کۆی جیهاندا هەیە و ینی کورتەیەک لەسەر باسی کۆچیش بڵێن کە بەڕار بە پێی زەمەنیش هەر کۆچ هەبووە لە چەند هزار ساڵان بش هەر خەڵک بۆ گۆڕینی ڕەنگە شێوازی ژیانی خۆی حەزی کرد بێ کۆچی کرد بێ لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە بەڵام من زیاتر ئەمەوێت بۆی ئاڵم چۆن بیرت لە نووسینی ئەمە کردەوە ئەم کتێبە کردەوە چکە نازام جەنابەت پێشتر کتێبی دیکەت نووسیوە یاخود ئەمە یەکەم کتێبی جەنابتان بڵێ لە ڕاستیدا هەر لەو کاتی ئێمە کە لە کوردستانەوە ڕێمان کرد ئەمیشە دەفتەرێکی تێبینی و قڵم لە نێو ئەو جانتایەدا بوو کە پێم بوو کاتێک ئێمە لە بولگاریا دەستگیرکراین لە زیندان بووین ئەم دەفتەر و قەڵەمە هەمیشە ئەو بابەتانم تێدا یادداش دەکرد و تۆمار دەکرد کە بەسە خۆم داهاتبوونیان بەسە ئەو هاوڕێیانم داهاتبوون و خۆم بینی ومیان لە نێو زینداندا ئاشنایەتیمان لەگە کۆمەڵێک ها کۆچبەری دیکەی کورد کرد کە پێشتر لە زیندان بوون و مابوونەوە لەگەڵ جا لە نەتەوەی کورد لەگەڵ نەتەوەی فارز لەگەڵ ئەفغانی لەگە سریلانشی لەگەڵ
سەنیگالی و ئەفریق و ینی کۆی گشتی نەتەوەکان لەم زیندانەدا بوونی هەبوو و هەموو ئەوانە هەر یەکەی جۆرێک لە جۆرەکان چیرۆک و سەرگوزشتەیەکی تراژیدی هەبوو تایبەت بە ڕێگای کۆچ بەسە خۆی داهاتبوو جا هەر لە نێو زیندان ئێمە بەشێک لەو کەسانەمان لەگەڵدا بوون کە لە ڕێی قاچاغ ئازار وەشکەنجە درابوو بە شێوەیەکە بوو قاچی شکێنرابوو لەگەڵماندا بوون تەنانەت تیای بوو کوێر کرابوو کە هەر لە زیندان لەگەڵما بوون ئەو کۆچبەری دیکە هەبوو لەلایەن پۆلیسەوە بە داری دەستی پۆلیس لێی درابوو ئەم سینگەی کون کرابوو ینی هەموو جۆرە بابەتی و ڕووداوێکی تراژیدی لەوێ بوونی هەبوو جا لە هەموو نێتەوە جیاوازەکان بەڵام ئەوە ئێمە فۆکسەکەمان زیاتر لەسەرە و جەختمان لێ کردوتەوە باسی کۆچکردنی کوردانەوە بە تایبەتی کوردانی باشووری کوردستانیشکە کۆچیان کردو ئەلبەتە لە دەکرێت بڵین زۆرینەی ڕووداوەکانی نێو نیوەڕێ بابەتی تراژیدین بۆ نمونە بابەتی وای تێدایە کە دووبرا بەیەکەوە لە جەنگەڵستان ڕەخ دەبنەوە لە سەرمان و بابەتی دیکەی تێدایە کە کۆچبەری کورد لە نێو سیارەدان لە نێو خاچی بولگاریەوە بەستی گەشتن بە شوێنی مانەوەیان بەڵام سیارەکان وەردەگەڕێ و ئیدی جان لە دەست دەدەن ئەنوا بەنی ژمارەیەک نمونەی لەم شێوەی تێدایە ئەلبەتە کە خودی ئەو کەسانەی لە نێو واقع و لە نێو ڕووداوەکاندا بوون ئەوان بڵین باسییان کردووە تا لە زاری یەکەمەوە جێردراوەتەوە و باس کردووە ئەلبەتە هەندێک بابەتی دیکەی کۆمەڵایەتی شێر تێدایە بۆ نمونە ئێمە جەژنێکمان لە زیندان بەسەر برد و دیمەنی بڵین جێژن لە زیندانی تێدایە کە چۆن هەموو میلەتە موسڵمانەکان لەوێ کۆبوونەوە و چۆن جەژنە پیرۆزەیان لە یەکدی دەکرد و هەر لە نێو ژوورەکاندا جۆرەك لە زۆرەکان بەراسمیان ڕێکخست بوو هەندێک لەو بڵین مێزانێک کە بۆ خەوتن بوو لە تەنیژێکەوەیان دانابوو پێشوازیان لە هاو کۆچبەرێکی دیکە دەکرد و هەموو ینی لەوێ وەکو یەک خانەوادە ئەمەش هەبوو لەگەڵەوەدا کۆمەڵێک بابەتی دیکە هەبوو کە بۆ نمونە هەر لە نێو زیندان شەڕ دروست دەبوو لە بینی کۆچبەرەکان ئەو باسێکی دیکە کە زۆر جەختم لێ کردووە ئەمە نێوەڕۆکی کتێبەکەیە کە باسی نیوەڕێک ئەمە لە نیوەی ڕێگەکە و ئەمەندە نەهامەتی تیا بووە ئەمەوێت باسیەوە بکەم کە ئێستا هەندێک گەنج کە گوێ لە ئێماگرن ڕەنگە بەتەما بن بڕۆن بەشێکی تریش لە ڕێگەیان لەو نیوە ڕێگەیان ئەوروپا دەرەوە ئەو بەهەشتەیە کە ئەوها بە چۆنەڵە چۆن بە عەزاب پێی بگەیت ئەوە ئەهێنێت پەیامی ئەم کتێبە چیتیە بۆ ئەوانەی کە هێشتا نەڕۆشتون بە تەمان بڕۆن و بۆ ئەوانەی کە ئێستا لە نیوەی ڕێگەکەن تەبەن پێم خۆشە یەک کورتەیەکیش لەسەر دیاردەی کۆچ لە هەرێمی کوردستانیان لە باشووری کوردستان بکەین تەمان کۆچی یەکەم یان بڵین شاڵاوی یەکەمی کۆچ لە دوای ساڵ 1975 و کۆتایی شەشی ئەیلول بوو کە کوردێکی زۆری باشووری کوردستان هەم بەرەو ئێران و هەم بەرە ئەوروپا کۆچی کرد و شاڵاوی دووەم لە دوای 91 و بە دواوە کۆچی کرد شاڵاوی سێم لە دوای 2014 هاتنی داشەوە کە ئەم شاڵاوی سێمە دەکرێت بڵین زۆری نەبوون لە چاو شاڵاوی یەکەم و دووەم لەگەڵ ئەوەدا جیاوازەکەیەوە بوو کە خەڵکێکی زۆر لە شاڵاوی سێم جانیان لە دەستدا خنکان لە نێو ئاودا لە ڕێگادا تووشی دەیان دەردەسەری بوونەوە کە لە پێشودا دەکرێت بڵین بەم شێوەیە نەبوو ئەو یەک بابەتی دیکە لە دوای بڵین لە شاڵاوی سێم لە دوای 2014 تا ئێستا شکەمە هەیە کۆچی بە زۆر و کۆچی لێشاوی گەنجان بۆ دەرەوە ینی هەست دەکەین ئەو ئامار و داتاوەرقامانەی بڵاو دەکرێنەوە زۆرە بۆ نمونە لە بەپێ ئامارێک کە لە 6 مانگی ئەم ساڵدا بڵاو کراوەتەوە دەڵێ نزیک بە 27,000 کۆچبەر لە عێراقەوە عێراقیان جێهێشتۆ بەرە ئەوروپا ئەوە ئامارێکی زۆرە و ژمارەیەکی زۆرە کە تۆ لە ماوەی 6 مانگدا ئەڵبەتە دەوێت ئەوەش باس بکەین کە ئەو ژمارە زۆرە پێیوەستە بۆی کە ساڵی ڕابردوو بۆی بڵاوبوونەوەی کۆڕۆنا و داخرانی فڕۆکەخانەکان و ئیدی مەرزی زەمینی ساڵی ڕابردوو کۆچبەرنەوە بۆ ئەوانەی کە ساڵی ڕابردوو جوستیانە کۆچ بکەن بەرە ئەوروپا ئەم ساڵ لەگەڵ ئەو کەسانی کە لە 2020 گوستیان کۆچ بکەن بە یەکڕۆشن بەڵام دوازار ئەمانە سەرمایەیەکی گرنگی وڵاتن کە زۆری نەشیان بە پێ و توێژنەوانەی کراون تەمەنیان لە نزیک خوار 25 ساڵەوەیە کە ئەمەش هێزی کاری وڵاتەوە بەڕاستی ناکرێ هەر بەم جۆرە ئێمە داینەمۆی پێشەوەچوونی وڵاتێکە ینی هەر ناکرێ ئێمە زۆر بێباک بین لەسەر کۆچی گەنجان بە تایبەتی لە بەرەوەی ئایندەی وڵاتن و ئەو بەڕاستی ئەمانە خاوەن بیری تازەیان تێدایە خاوەن ئایدیا و ینی ڕویای جودایان هەیە کە دەشێ هەر لە کۆمەلگاکەی خۆیان سوودی لێوەرگرن
جا ئەم قۆناغی سەیە کە زۆرترین کۆچبەری تێیدا کۆچی کردووە تێیدا بڵین گیانیشان سپاردووە بە شێوەیەکی گشتی دەکرد بڵین قۆنا دەواازەکەی پێیوەست بوو بە هاتنی داعشەوە لەم کاتەوە دەستی پێ کردووە بەڵام ئەوەی کە سەبارەت بەوەی کە گەنجانێک بیانەوە کۆچ بکەنیان لە خەیاڵیاندا کۆچ بکەنەوەیەکە و بەڕاستی ڕێگای قاچاغی ئەوروپا تەبەن تۆ بەرەو ڕێگای مەرگ دەڕۆ ینی مەرگ بەمانە حقەتەکەی لەبەرەوەی تۆ بەڕێگای ئایی بڕۆی ئەمەلی ژیانت 50% ئەمەلی برنی شتەر 50% لەبەرەوەی لە ئاو ڕزگاربوون و خنکانت ینی دەکرێت بڵین تا ڕادەیەک ڕۆشنە کاتێک ئێمە بینیمان لە هەفتەی پێشودام یەختەکە بە 70 سەرنشینەوە وەرگەڕاو قم بوو بەشێکی زۆری خەڵک تێیدا خنکان کە لە نێویدا دوو خانەوادەی کۆیەش بوون بەڵام هەرچی ڕێگای وشکانیە دەردەسەری دەشێ بڵین ڕێگای مردنەکەی 50% نەبێ وەکو ڕێگای ئاوێکی بەڵام دەردەسەری پتراتۆ بڕینی 7 وڵات بە شێوەیەکی نایاسایی لەگەڵەوەی ئەم وڵاتانە بە تایبەتی سربیا و بولگاریا و ڕۆمانیا و هەنگاریا ئەمانە تەنانەت نەمساش پەنجەمۆری ئەم وڵاتانە بۆ وڵاتانی وەکو ئەڵمانی و فەڕەنسا و ئینگلتەرا گرفتت بۆ دروست دەکات دەشێکە لە وڵاتی بەریتانیا یاخود ئەڵمانیاوە تۆ جارێکی دیکە دیپۆر بکرێەوە بۆ وڵاتەی کە پەنجەمۆریان لێوەرگرتووە جگە لە دەردەسەری پەنجەمۆر جگە لەوەی کە بە بێڕێزیکردن بە ئیهانەکردنیان بە ئازاردانیان باست لە چینی گەنجان کرد کە چینێکن کە هێزی کارن لە وڵات جاخۆ تەنیا ئەوان نین لێرە بەشێکی دیکە ئەمەنەوە کە دایک و باوکن ئەوان ئێستا تۆ بە کتێبەکە بەوە دەست پێ کردووە باز لە فرمێسکەکانی دایک دەکەیت خانمێکی 45 ساڵ 50 ساڵ ینی ئەو نیوەیە کە ئەڕوات هیچ نیوەکەی تر کە لێرە ئەمێنێتەوە بە جۆرێک ئازاردراوە جەرگی ڕۆشتووە بەشێک لە جەستەی ڕۆشتووە ئەم کتێبە تەنیا بەس بۆ کۆچبەرەکان نەنووسراوە ڕەنگە بۆ ئەوانش کە لێران وایە؟ بڵێ هەر ئەم نمونەی کە باست کرد مەسلەی کە سوکار و جێشتنیان دیدیوان چۆنە بۆ تۆ دەکرێمە گشتانێکی بۆ بکەین دیدی وڵات بۆ کۆچبەرەکانی ئاوا بێ دیدی وڵات بۆ کۆچبەرەکانی ئاوا بێ لەبەرەوەی هەر هەمان ئەو نمونەیە کاتێک کە تۆ لە ماڵەوە دەڕۆی کاتێک کە دایکت باوکت برات کە سوکارت دۆست و ئایزانت بە ڕۆشنی تۆ ناخۆشحاڵن بە ڕۆشنی تۆ دڵتەنگن ئەو ڕۆشتنی بە کۆمەڵی گەنجانیش بۆ وڵات بۆ دیدی وڵات هەمان شتا ینی وڵات بەم شێوەیە دابینی لەبەرەوەی پێویستیان پێێتە چۆن لە خانەوادە پێویست پێێتە وڵاتیش بامان شێوە پێویستی پێێتە جا بەڕاستی من ئەوەی کە لە کتێبەکەدا هەیە پتر هەوڵم داوە وێنە حقیقەکان نیشان بدەمەوەی کە ڕوبەڕووی کۆچبەران بۆتەوە و بە تایبەتیژەوەی کە ڕوبەڕووی خودی ئەو وەزبەی کۆچبەرە بۆتەوە کە ئێمە تێیدا بووین ئەو پێم وابێ ئەو کەسەی کە بۆ نمونە ئەم کتێبە بخوێنێتەوە یان بیبینێ لەوانەیە تا ڕادەیەک بگاتەوە باوڕێی کە لانەی کەم پەشیمان بێتەوە لە ڕێژتر وەکو خودی خۆت ئێستا پاشگەز وەکو خودی خۆم بەخۆلی دەڵێ ئیتر ینی هەرچەند گرنگ ئەوەش بڵێن هۆکاری کۆچی گەنجان پەیوەستە بەچەوە هۆکاری ئابووری هەیە هۆکاری کۆمەڵایەتی هەیە هۆکاری سیاسی هەیە هۆکاری ئاینی و نەژادی و ئەمانە هەیە بە شێوەیەکی گشتی بەڵام هەموو ئەوانە دەکرێت بڵێن مەعالەجە بکرێت مەعالەجە بکرێت و کار بکرێت بۆی کە گەنجان دەکرێت مەعالەجە بکرێت کار بکرێت بۆی کە و بەڕاستی ئەم سەرمایە مرۆیی کە هەیە بەو ئاسانیە لەدەست نەچێت ئەمە وڵاتانی ئەوروپیش کاتێک کە گەنجانێک وەردەگرێت کە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتەوە بە نمونە ڕۆیشتووە ئەو لەوێ بۆ دەستی کار بەکاری دێنێ سوودی هێزی کاری لێ دەبینێ ینی ئەمە شێ ئەوەی کە وڵاتانی ئەوروپا ئامادەیە بۆ نمونە مافیمانەوە بە کۆچبەرێک بدا پتر ئەو گەنجانن کە بەڕاستی هێزی کاری وڵاتەکان دەتوانن بەرەو پێشچوونێک هێزی کارێک لێرە ئەڕوا دەبێت بە هێزی کار بۆ شوێنێکی تر بەو هیوایی کە ئەم نیوەڕێگەی کە جەناب نووسی و تەوانی کە ئەی خوێندنەوە نیوەڕێگەکەی تریان لە وڵاتی دایک لە نیشتیمانی دایک تەواوی بکەن نیوەڕێگەکەی تر تا و شوێنێکی تر خودای تەمەن یار دەکات و لەگەڵمان دەپێ و ژیانێکی ئاسوودە بەسەر بێ من زۆر سپاس دەکەم زاندار ئەحمەد نووسەری کتێبی نیوەی ڕێ لە ستۆدیۆ ئەم بەیانیە لەگەڵ من بوویت دەست خۆش سپاس بۆ ئێوە شەرمشتن بەڵێ
گروپێک لە ژینگە دۆستانی باکووری کوردستان دوای بەفربارین و سپی پۆشببوونی چیاکان لە گەشتێکی دێو سروشتا خۆراک بۆ گیانەوەرەکان بەتایبەتی گیانەوەرە کێویەکان دابینەکەن هاوکات بەفربارینکی شوای کردووەکە بەفریبارینەکانی شوای کردووە کە هاوڵاتیان ڕوو بکەنە بنکەکانی خلیسکێنەی سەر بەفر بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لە نێو کەشێکی سارد و بەفراوی. ژینگە دۆستانی ئاگری هەڵمەتێکیان بۆ جێهێشتنی خۆراک لە نێو سروشدا بۆ گیان لە بەرە چێویەکان دەست پێ کرد کە بەهۆی سەرماوسۆڵەوە و بەفربارینەوە بە زەحمەت خواردنیان دەست دەکەوێت. پلەکانی گەرمان لە شارەکە لە شەو بۆ خوار 25 پلەی سلیزی دابەزی. هۆبەی ئاگری مانجی سووری تورکی و بەڕێوەبەرایەتی پارکە نیشتیمانیەکان و پاراستنی سروشت هەڵمەتەکەیان بەڕێوە برد. doğada yaşayan yaban hayvanları da بەهۆی ئەم شەپۆلی سەرماوسۆڵە و سپی پۆشینی تەواوی ناوچەکە گیان لەبەرە کێویەکان بە زەحمەت خۆراکیان دەست دەکەوێت. بەردەوام خۆراک لە نێو سروشت بۆ گورگ ڕێوی و گیان لەبەرەکانی دیکە جێت هێڵین. بە بەشداری ژینگە دۆستان چالاکیەکانمان فراوانتر کرد. 1 تۆن خۆراکمان بۆ گیان لەبەرە کێویەکان جێهێشت. لەلایەکی دیکەوە لە پارێزگای ڕەحا بنکەی خلیسکێنەری کارەداجاق کە تاکە بنکەیە لەو پارێزگایە 1990 مەتر لە ئاسی دەریاوە بەرزە بۆتە جێی سەرنجی خەڵک و پۆل ڕووی تێدەکات. لەگەڵ کەڵەکەبوونی بەفر تا 35 سانتیمەتر وەرزی نوێی خلیسکەی سەربەفر لەو بنکەیە دەستی پێکرد. geçen yılda zaten kapalıydı. بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ زووتر بەفر لە ناوچەکە باریوە 2 ساڵ بوو بەفرێکی ئەوتونە باری بوو ئەم ساڵ بەفرباری و ئەمەش کەشێکی لەبارە بۆ خلیسکێنە جەڕی هاتنی هاوڵاتیان بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لە 150 زیادی کردووە. ئارەزوومەندانی خلیسکێنە لە پارێزگەکانی دیکەوە بە گروپ دێن بۆ ئەو بنکەیە جگە لە خلیسکێنەکردن هەروەها لە نێو کەش و هەوای پاک خواردن ئامادە دەکەن. هاوڵاتیان بەلێدانی دەهۆڵ و زۆرنا لەسەر بەفر هەڵپەرچێ دەکەن. بەشێکی دیکەشیان بجل و بەرجی کلتوریەوە خلیسکێنە ئەنجام دەدەن. بینەرانی ئێمە بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت و تاسبینە بە گەشتنەوەیەکی دیکەی من و ئێوە بەخواتان ئەسپەرم ماڵتان ئاوە.